بەناوی خی گەورە سڵاوتن لەبێت بینەرانی بەڕێز کۆمپانیای داناغازی ئیماراتی و حکوومەتی هەرێم گرێبەستێکی 50 ساڵە لە بواری بەرهەمێنانی غاز واژۆ دەکەن. واژۆکردنی ئەم گرێبەستە لە کاتێکدا حکوومەتی ئێستای هەرێم کار بەڕێکەرە و لە ڕووی یاساییەوە دەسەڵاتی واژۆکردنی ڕێکەوتنێکی لەو جۆرەی نییە. بە میوانداری بەڕێز سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. پێچەوانەی یاسا کارپێکراوەکان حکوومەتی کاربڕێکەری هەرێمی کوردستان گرێبەستێکی 20 ساڵی لەگەڵ کۆمپانیای داناغازی ئیماراتی واژۆ کرد. لە ڕاگەیەندراوێکدا کۆمپانیای داناغاز بڵاوی کردەوە 9 شوباتی 2019 هەرێک لە ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتەکانی هەرێم و مەجید جەعفەر سەرۆکی ئەنجومەنی کارگەڕی کۆمپانیای داناغاز ڕێکەوتنێکی 20 ساڵەیان بۆ بەرهەمهێنان و فرۆشتنی غاز لە کێڵگەی کۆرمۆر لە شەمشەماڵ واژۆ کردووە. بەپێی ڕێکەوتنە نوێیەکە پرۆژەکە بەبڕی 700 ملیۆن دۆلار جێبەجێ دەکرێت و دوویەکەی دیکەی بەرهەمهێنانی غاز لە کێڵگەی کۆرمۆر دادەمەزرێت لەگەڵ هەڵکەندنی ژمارەیەک بیری نوێ بۆ بەرزکردنەوەی ئاستی بەرهەمهێنانی غاز لە 400 ملیۆن پێسێجاوە بۆ 650 ملیۆن پێسێجای ڕۆژانە تا ساڵی 2021 و دواتر بەرزکردنەوەی ئاستی بەرهەمهێنان بۆ 900 ملیۆن پێسێجا تا ساڵی 2022 لەگەڵ بەرهەمهێنانی 106,000 بەرمیل نەوتی ڕۆژانە. لای خۆیەوە ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای واژۆکردنی ڕێکەوتنەکە ڕایگەیاندووە ئەم ڕێکەوتنە بۆ باشتربوونی ڕەوشی بەرهەمهێنانی کارەبا بەهۆی زیادکردنی بەرهەمهێنانی غاز هەنگاوێکی گرنگە. ڕێککەوتنی نوێی نێوان کۆمپانیای داناغاز و حکوومەتی هەرێمی کوردستان دوای ئەوە دێت لە مانگی ئابی 2017 لە دادگایەکی بەریتانی حکوومەتی هەرێم 2 ملیار دۆلاری بە کۆمپانیاکە دۆڕاند. هاوکات بەپێی لە دوانی فەرمی داناغاز لە ساڵی ڕابردوو کۆمپانیەکەیان 322 ملیۆن دۆلاری لە هەرێمی کوردستان قازانج کردووە. واژۆکردنی ڕێکەوتنەکە لە کاتێکدایە حکوومەتی ئێستای هەرێم کاربڕێکەرە و لە ڕووی یاساییەوە دەسەڵاتی واژۆکردنی ڕێکەوتنێکی لەو جۆرەی نییە. پێشبینیش دەکرێت ئەم ڕێکەوتنە ناکۆکی نێوان حکوومەتی هەرێم و بەغدا لەسەر پرسی نەوت و غاز زیاتر بکات وەک پەیامێکیش بۆ بەغدا لێک دەدرێتەوە بەوەی هەرێمی کوردستان دۆسی نەوت و غاز ڕادەستی عێراق ناکات. بەپێی زانیاریەکان حکوومەتی هەرێم دەیەوێت لە ساڵی 2020 غازی سروشتی ڕەوانەی بازاڕەکانی جیهان بکات. بۆ ئەو مەبەستەش لە ساڵی 2017 لەگەڵ کۆمپانیای ڕووسنەفت بە مەبەستی دروستکردنی بۆری گواستنەوەی غازی سروشتی بۆ تورکیا ڕێکەوتنێکی واژۆ کردووە. هەرێمی کوردستان خاوەنی 5 تریلیۆن و 600 ملیار مەتر سێجا غازی سروشتیە کە دەکاتە لە سەدا 3 یەدەگی غازی سروشتی جیهان. بۆ بەرهەمهێنانی غاز و فرۆشتنیشی هەرێم 3 گرێبەستی لەگەڵ هەریەکە لە کۆمپانیەکانی داناغازی ئیماراتی و گەنەڵ ئینەرژی تورکی و ڕووس نەفتی ڕووسی واژۆ کردووە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک سۆران بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ڕای بڕستان چێ لەسەر ئەو گرێبەست ڕێکەوتنەوەی ساڵی کردن حکوومەت هەرێم و کۆمپانیای داناغاز لە 19 شوبات واژۆ کراوە. بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان گرێبەستەکانی نەوت لە هەرێمی کوردستان جیاواز لە عێراق کۆمەڵێک گرێبەستن کە پەرلەمان لە هیچ قۆناغێکە ئاگای لێی نەبووە و لە ناو حکوومەتیش لە ناو ئەنجومەنی هەرێمی نەوت و گازیش چەند کەسێکی مەحدود کە وەزیری سامانە سروشتیەکان و سەرۆکی حکوومەت و جێگرەکەیەتی زیاتر ئاگادارن. ئەمەی کە لە ئێستەیە ئاشکرا دەبێت کە حکوومەتی هەرێم گرێبەستێکی 20 ساڵی دیکەی لەگەڵ داناگاز و هاوبەشەکانی واژۆ کردووە لەسەر نەوت لەسەر گازی چەمچەماڵ و کۆڕۆمۆر. بەڕاستیە ئەمە جێی سەرنجە کە تاو کاتەی داناگاز ئاشکرای ناکە حکوومەتی هەرێم هیچ ناڵێ. هەروەکو چۆن لە 2007 گرێبەستی یەکەمیان لەگەڵ داناگاز
کە ئەو کاتە تەمەنی داناگاز 2 ساڵ بووە، چکە داناگاز لە ساڵی 2005ەوە دامەزراوە. لە ساڵی 2007 کە گرێبەستێک لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانەکە، ئەم گرێبەستەی کە مانگی پێشوو کراوە هەمان شت لەناو ئەو گرێبەستە هەیە، بەڵام چونکە ئەو کاتە گرێبەستێکی خراپیان کردووە و هەندێک کەم و کوڕیتیدا بووە، حکوومەتی هەرێم ویستویەتی ڕێ لە دانەگاز بگرێ، ڕێکەوتنەکە جێبەجێ نەبێ، بۆی بتوانێت دانەگاز دەربکە و هەندێک کۆمپانیای ترکە ئامادە بوون پارەی زیاتر بدەن بە حکوومەتی هەرێم بە پێی گرێبەستەکە، ئەوان بێن گرێبەستەکە بکەن، چونکە ئەو ناوچەیە کە پێی دەوترێت چەمچەماڵ و ئەو بیرانەی کە هەن لەوێ بۆ غازی سروشتی لە عێراقا زۆرترین یەدەگی گازی سروشتی لەوێدا هەیە. وڵاتانی ئیقلیمی نێودەوڵەتی چاویان لەو گازە زۆرە، تورکیا، رووسیا، ئێران، هەموو ئەمانە چاویان لەسەر، حتا عێراقیش چاوی لەسەر ئەو غازە زۆرەیە کە لەو ناوچە هەیە. بەداخەوە ئێمەین کە لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم وای کردووە کە غاز لەو بەرهەمە کەمەشی کە ئێستا بەهۆی ئەو گرێبەستەوە زیادی کردبوو، هەر بۆ گەرمکەرەوەی چێشتی ماڵان و تازە خەریکە بۆ هەندێک بواری تر سوودی لێ بینرێ، تەنانەت کە دەوترێ کارەبای پێ باشەکرێ. بەداخەوە ئەم ساڵە خراپترین دۆخایە کارەبای هەرێمی کوردستان لە کاتێکا کە داناغازەڵێ ئێمە ئینتاجمان زیادی کردووە. حکوومەتی هەرێم ئەم غازە و ئەم سوتەمەنیەی نەداوە بە وێزگەکانی کارەبا بۆی ئیشیان پێ بکرێ و کارەبا بەرەم بهێنن و کەمترینیشی داوە. وی بەداخەوە چ نەوتی هەرێمی کوردستان چه غازەکەی خەڵکی کوردستان سوودی لی نەبینیوە، بەڵکو خەڵکی کوردستان بەبێ ئەوەی ئاگای لە خۆی بێ 2 ملیار دۆلار زیانی گرێبەستی یەکەمی داناغاز لە موچەی خەڵک بڕدرا و دراوە بە داناغاز بۆ ئەوەی کە زیانی گەورەتر نێتە سەر هەرێم، کاتێک کە ڕێگریان لە گرێبەستی یەکەم کردو و داناغاز چووە لە دادگای تەحکیمی دەولی لە لەندەن شکاتی کردووە و مەبلەغی پارەی زۆری بردەوە. باشە ئەوەی کە ئەو دۆڕانەی 2 ملیارە لە ساڵی 2017 بەشی 2.4 موچەی فەرمانبەرانی دەکرد بە پێوی سیستەمی ئێستا کە دۆڕاندیە. خۆی ئەگەر حکوومەتی هەرێم لە سەرەتاوە لێ بگەڕایە گرێبەستەکەی داناغاز جێبەجێ بکرایە، پێویستی بەوە نەبوو گرێبەستێکی تری 20 ساڵە بە مەرجی داناغاز بە سەپاندنی مەرجی داناغاز بێتە دی، چونکە داناغاز مەرجەکانی زیاد کرد لەسەر ئەمان لەبەرەوەی لە بەرامبەر کشانەوەی گرێبە سکاڵاکەی لە لەندەن ناچار حکوومەتی هەرێم 2 ملیار دۆلاری باتێ وە گرێبەستەکە تعدیل بکاوەی یەکەم گرێبەستی دووەمی بۆ واژۆ بکات کە ئەویش بە بڕی 700 ملیۆن دۆلارە، لە کاتێکە قەبارەی ئیستیسماری داناغاز لە هەرێمی کوردستان و لە چەمچەماڵ گەیشتووە بە 1.6 ملیۆن دۆلار، بەڵام حکوومەتی هەرێم بە نەقد 2 ملیار دۆلاری پێدا بۆ ئەوەی کە کۆتایی بە کێشەکەیان بێت، کۆتایی بەو کێشەی نێوانیان بێ، وە گرێبەستەکەی یەکەمیشی تا ساڵی 2041 بۆ درێژ کردەوە و ئێستا گرێبەستێکی تری 20 ساڵی لەسەر حەقلی کۆڕۆمۆر و چەمچەماڵ بۆ غاز جارێکی تر واژۆ کات لە کاتێکیشا ئەم واژۆیە دەکرێ. ئەم حکوومەتە تەواو کار بەڕێکەرە لەژێر چاودێری پەرلەمانانیە، چونکە ئەم خولەی کە خولی پێنجی پەرلەمانە متمانەی نەداوە بەم کابینە تا ئەم کابینە بەرپرسیار بێ لە بەردەمیاوە ئێستا لێی بپرسێ. ئێستا من بۆم نییە لەم حکوومەتە بپرسم ئەم گرێبەستە چییە، چۆنە، چۆن کردوتانە ڕوونکردنەوە زانیاری بدەن بە پەرلەمانتاران بە پەرلەمان، لەبەرەوەی ئەم حکوومەتە وادەی یاسایی خۆی تەواو بۆ چاوەڕێیەکە کابینەی نوێ ڕابسپێردرێ و ئەوان میراتگیری. باش بەس لە ڕووی یاسایی و ئەم حکوومەتەی ئێستا ینی لە ڕووی یاسای و دەسەڵاتیەوەی نییە کە ڕێکەوتنێکی لەو جۆرە واژۆ بکات. بەدڵنیاییەوە حکوومەتێک کە دەبێ بە کار بەڕێکەر نابێ تەنانەت هەندێک فەرمان هەیە بۆ دامەزراندن و بۆ هەندێک بواری
ڕۆژانەش دەری بکە لەبەرەوەی ئەرکی ئەو نییە و مافی ئەو نییە لە کۆتایین ڕۆژەکانی تەمەنیا کە حکوومەتێکی کاربەڕێکەرە بێت گرێبەستێکی 20 ساڵە جێبهێڵێ بۆ کابینەی دوای خۆی کە مانگێکی تر دوو مانگی تر پێک دێ لە ڕاستی ئەمە تەنها لە هەرێمی کوردستان ڕوودەدا. ئەوەشی جێی نیگەرانیە ئەوەیە هەندێک لایەن واژۆی ڕێکەوتنیان لەگەڵ ئەم پێگەێنەری سەرەکی حکوومەتە کە پارتی دیموکراتە کردووە لەسەر وەزیر و وەزارەت، بەڵام قسەیەک لەسەر ئەم پرسە نییە کە ئەمە پرسی چارەنووس و ئایندەی نەک 4 ساڵ باشە. بەس بۆ گرینگە ئێستا مەسەڵەن هەم یەکێتی کەڕەکەوتنی لەگەڵ پارتی کردو هەم بزوتنەوەی گۆڕانیش، یعنی بۆچی پێویست بەچی دەکات مەسەڵەن لەسەر ئەمە ڕوونکردنەوە بدەن یاخود داوای ڕوونکردنەوە بکەن؟ دەزانی کاتێک کە دەوترێ بەشداری لە حکومڕانی ئایندەی 4 ساڵی هەرێمی کوردستان کە دەوترێ بەشداری لە حکوومەتداری و ڕێکەوتن لەسەر پشکەکانت لە حکوومەت داواکانت بەرنامەت، دەبێ بزانی ئەم حکوومەتە چی کردووە لە ڕابردوو وەلایندە تووشی چی ئەبێ یاخۆ چی لە بەردەمیایە بۆ ئەوەی بکەوێتە ژێرباری جێبەجێکردنی. ناکرێ لایەنێک بچێتە ناو حکوومەت لەگەڵ لایەنی پێگەنەری حکوومەت واژۆی ڕێکەوتنی پێگەنانی حکوومەت بکە، بەڵام نەڵێ ئێوە پێمان بڵێن چەندێکتان پارە هی خەڵک لایە، چەندێکتانی کۆمپانیاکان لایە، چەندێکتانی پرۆژەکان لایە. ئەم لایەنانە سەرەتا واژۆی چوونە ژێرباری قەرز و عیبداری و بردننی پارەی ئەو خەڵکەیان لەگەڵ ئەم حکوومەتا کردووە. یعنی لایەنێک چ مەجبورە ئێستا بچێ واژۆ بکە لەگەڵ لایەنی پێگەێنەری حکوومەت بەیانی ئەم حکوومەتە بڵێ من قەرزارم، من باوەڕم بە قەرزاری حکوومەت نییە، بەس باوەڕم هەیە کە پارەیەکی خەیاڵی ئەم هەرێمی کوردستانیان لە ماوەی ئەم 5 ساڵا بردووە کە هی فەرمانبەرانە، کە هی کۆمپانیاکانە، کە هی وەبەرهێنەکانە، کە هی مقاولەکانە، هی ئەو پرۆژانەیە کە وەستاوە، حتا پارەی کاشی خەڵک 2 ملیار دۆلار لە ناو بانقەکان بووە حکوومەت بردوێتی، پارەیەکی 10 ملیار 8 ملیار دۆلاری لە بانقە ئەهلی و تیجاریەکانە بووە کە هی کۆمپانیاکانە بە کاش بردوێتی. و چەندین جاریژەم حکوومەتە لەگەڵ بردننی هەموو ئەم پارانە وتۆتی قەرزدارم. ئەم شتانە ئەگەر ڕوون نەبێتەوە گرنگ نییە تۆ وەزارەتێ وەرەگری. یعنی ئەوە بەڕاستی بەشداری حەقیقی و فعلی لە ئایندەی حکومڕانی پێ ناوت. زۆر باش. بەس بەڕێز وتت ئەگەر داناغاز نەبووایە ئێوە نەتان دەزانانی خەڵک نەیەزانی ئەم گرێبەستە 20 ساڵش کراوە لە چ ڕوانگەیەکەوە، ئەنی خۆی حکوومەت هەرێم وەزارەتی سامانە سروشتیەکان هیچ ڕوونکردنەوەیکی لەسەر ئەم پرسە نەداوە؟ نەخێر، حکوومەتی هەرێم تا ئەم ساتە هیچ لێدوانێکیشی نەداوە. دوێنێ بەرپرسی پەیوەندیەکانی داناگاز بەیانێکی دەرکردووە کاڵێ ئێمە لە 19 شوبات گرێبەستێکی 20 ساڵەمان لەگەڵ وەزیری سامانە سروشتیەکان واژۆ کردووە بەم جۆرە. ئەمە نیەت خراپی لایەنی واژۆکاری حکوومەت لەسەر ئەم گرێبەستانە نیشانەدا کە هەمیشە بە ناشەفافی و ناڕوونی و نادیاری ئەم گرێبەستانەیان کردووە و کەسی ژاگای لێ نییە کە ئەم گرێبەستانە چییە، چەنە، چۆنە و چۆن تۆ لە کۆتایی کابینەکەت کە کاربەڕێکەرە دەیت گرێبەستێک واژۆکەی بۆ 20 ساڵی ئایندە پێش 2 مانگ لە هاتنی کابینەی نوێ ئەم گرێبەستە جێ ئەهێڵی. کێ بەرپرسیارە لە جێبەجێکردنی؟ حتمما حکوومەتی ئایندە بەرپرسیارە. بۆیە لە ڕاستیا من پێم وایە تەنانەت بۆ پێکهێنانی حکوومەتی ئایندە پرسی نەوت لە 100% لە دەرەوەی هەموو قسەیەکە کە لەگەڵ لایەنەکانی ترا پێکیان هێناوە جگە لە یەکێتی نیشتیمانی کە شەراکەتی هەیە لە نەوت بە نیسبەیەک کە کەمترە لە پارتی دیموکراتی کوردستان. شەراکەت لە چ ڕوانگەیەک؟ لە خازانجی نەوت، لە پارەی نەوت، لە شیرینی نەوت، لە کۆمپانیاکانی کە لە ناوخۆ کارەکەن هەریەکە پشتی خۆی بەجیا تێیدا هەیە. جگە لەوان هیچ کەسێکی تر کە بەشداری لە حکوومەتەکە
نازانێ بەرمیلێ نەوتی ئەم هەرێمی کوردستانە چۆن دەردێ چی لێ دێ پارەکەی لەکوێیە. باشە بەس هۆکاری چێکە ئێمە سیر دەکەین ئەم ڕێکەوتنە مەسەن لە کاتێک کە واژۆ دەکرێت کە پەرلەمان مەسەلەن پەڕانخوری تازە بەکاربوو ناتوان لێپرسینەوە بکە پێشتریش لە ساڵی 2017 لە دوی حوزێران بەرلەوەی کە بڕیاری ئەنجامدانی ڕیفراندۆم بدرێت لە ئەنجومەنی باڵای ڕیفراندۆمە گرێبەستێک لەگەڵ ڕۆژنەفت کرا بۆ مەسەلەی بەرهەمهێنانی غاز و دروستکردنی بۆری گواستنەوەی غاز بۆ تورکیا. ینی بۆچی هەر ئەو کاتش پەرلەمان پاکخرا بوو ئەو کارەکە چێ زۆرجار لە غیابی پەرلەمان ئەم ڕێکەوتنانە دەکرێت؟ ئەوان بە درێژایی ئەو 5 ساڵی کە ئێمە لەگەڵ حکوومەتی کابینەی هەشت مامەڵەمان کرد لە خولی پێشووی پەرلەمان هەموو پرسەکانی نەوت لە گرێبەست و لە دەرهێنان و لە پشکەکان و حەقی کۆمپانیاکان و هەموو ئەم پرۆسە نەوتیە بەڕاستیە ناشەفاف بووە و فشاری زۆرمان کرد لە نەتیجەیە حکوومەت و کۆمپانیای دیلۆیتی هێنا گرێبەستی لەگەڵ کردوتی وەرە تۆ وردبینی ئەم بوارم بۆ بکە وەکو تەڕەفێکی بیانی کە تەڕەفی سێیەمە لە کاتێکاوە ئیشی دیلۆیت نەبوو ئیشی چاودێری دارایی و دەستەی دەستپاکی هەرێمی کوردستان بوو کە چاودێری دارایی ئیمکانیەتی لە دیلۆیت زۆر زیاترە بۆ ئامادەکردنی راپۆرت یاخود ئەو سەرفیات و ملیارەها دۆلاری کە لە ساڵانی ڕابردوو لە نەوت سەرفیان کردووە بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم ڕەدی کردەوە دامەزراوەیەکی خۆی بێت وردبینی لە فرۆشی نەوت و داهاتی نەوت بکە. ئەوەشی کە دیلۆیت کردوێتی لە ڕاستیە دوای ئەو فشارانە بوو کە پەرلەمان کردی بۆ شەفافبوونی داهاتی نەوت بەڵام ئەمەش نەیتوانی پرۆسەی نەوتی لە هەرێمی کوردستان داهاتەکەی شەفافکە بە پێچەوانەوە دیلۆیت لە دوایین راپۆرتە کە لە چەند ڕۆژی ڕابردوو بڵاوی کردوێتەوە لەسەر 3 مانگی چارەکی کۆتایی ساڵی 2018 ئەوە ئیسپاتەکە کە هەرێمی کوردستان لە ماوەی 3 مانگی ڕابردووی ساڵی کۆتایی 2018 بای 2 ملیار و 226 ملیۆن دۆلار نەوتی فرۆشتووە ملیارێک و 200 ملیۆنی چۆتە دارایی گشتی ملیارێکی دیار نییە چۆن پڕیان کردوتەوە بڕۆ سەیری بکە یعنی تووشی سەرسوڕمانە بی ئەم پارەی نەوتە کە ملیارێ دۆلارە چۆن تەخشان و پەخشانیان کردەوەی نەیگەڕێنەوە بۆ داهاتی گشتی لە کاتێکا لەو دۆخە خراپە هەرێمی کوردستان ڕۆژانە 400,000 بەرمیل لە نێرێتە دەرەوە بێ لەوەی لە ناوخۆی فرۆشێ و بەتەنکەرەی نێرێ لە 3 مانگا ملیارێک دۆلار بە ناشەفافی ماوەتەوە ئەمە بە پێ راپۆرتی دیلۆیت بە پێی قسەی من نا بۆ بە ناشەفافی ماوەتەوە باز دەکەن کە داویانەوە بە قەرز یعنی ئەمە ناشەفافە قەرز شەفافە و ئەزانرێ نە هەموو ئەو خەرجیاتەی کە بە ناوی جۆرا و جۆرەوە سەرف کراوە جگەلەوە کە بای 2 ملیار و 200 و ئەوەندە ملیۆن دۆلار نەوتی فرۆشتووە لە 3 مانگا 104 ملیۆن دۆلاریشی پێشەکی وەرگرتووە نەوتی فرۆشتووە هێشتا نەوتەکەی نەداوە پارەکەی وەرگرتووە بۆی بەڕاستی تەنها لە پەنجەی دەست تێپەڕ ناکە یەک دەست لە پەنجەی یەک دەست تێپەڕ ناکە ئەوانەی کە دەستیان بەسەر سیاسەتی نەوتی و داهاتی نەوتی گرتووە لە هەرێمی کوردستان ئەویش خۆی بینێتەوە لە چەند کەسێکی مەحدودی ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز وی قەت نانویستوەم پرسە شەفاوێ بۆیە لە غیابی پەرلەمانە لەگەڵ ڕووسنەفت گرێبەست دەکەن و جگەلەوە بەداخەوە کاتێک کە ئەچن بۆ رووسیا ئەزمموی ڕووسنەفتە بینن دێنەوە لە کوردستان بە شەریکی هەردوو لە ئەزمموی کورد نەفت دانێن و خۆیان ئێستا بازرگانی بەنزین و نەوت و ئەوانەکەن ینی کۆمپانیای کورد نەفتدانەوەی بەڵێ بڵێ ئەوە ئەزمموی ڕووس نەفت بوو کە هێنایەنەوە خۆیان کورد نەفتیان بۆ کوڕێکیان و بۆ یەکێکی تریان داناوە بە شەریکی خەریکی بازرگانی نەوتن بەس پەرلەمان باشە بەس ئەگەر پەرلەمان نەتوانێ مەسەرەن هیچ بکە کە بەرز دەڵێ ئەم خولە ناتوانێت لێپرسینەوە بکە ئەی کێ دەبێت لێپرسینەوە بکە دەبێت کابینەی ئایندە پێک بێ ئەو جا لێپرسینەوە لە کابینەی ئایندە ئاکرێ مەبەستم ئەوەیە ئێستا ئەم کابیناڵێ من
ئەم کابینەی هەشتا لە من خولی 4 متمانەی پێداوم و تەواو بووە کەس ناتوانێت لێم پرسێتەوە بەڵام ئەویش بۆی نییە ئەمە بکە لە دوای ئەوەی کە غیابی کابینەی نوێ و چاوەڕوانی کابینەی پێگەێنانی بەس مەترسەکەی لە چی دەیە من لە دوانیاش تێورا من خوێندەوە کە لە بەیاننامەی کۆمپانیەکە داهاتبوو باسی لەوە کردبوو کە ئەم گرێبەسە دەبێتەوە زیادکردنی بەرهەمێنانی کارەبا لە کوردستانی نێگەمە کارەبا زیادکە بۆ خراپێنی کەم کوڕیەم ڕێکەوتنە لە چی دەیە لە ڕاستیە منیژە پرسم لە خەڵکی کوردستان خەڵکینە لە ساڵی 2010 و 9 هەر ئەو وەزیرەی سامانە سروشتیەکانەڵێ ئێمە بە هەناردەی نەوت و بە بەرهەمەکانی توانیومانە کارەبایەکی باش بۆیەوە دابینکەین ئێستا غازێکی زۆر باش بەرهەم دێت لە ئەو کێڵگانە بەڵام لە سەرمای زستانە کە ئێستا خەڵکی کوردستان لە کۆتاییەکەیەتی چەند کاتژمێر کارەبای هەیە چەند خەڵک بڕوا بەم درۆیاناکە کە هەموو ساڵێ بە خەڵکیاندا و کارەبا بە هەناردەی نەوت و بە مشتەقەکانی و بە گازوایل و بە غاز زیاد دەکەین لە ڕاستیە ئەوە هیچ بەهانەیەک نییە هەمومان باشە زانین کاتێککە حکوومەتی هەرێمی کوردستان هەناردەی نەوتی زۆر زیادی کرد هات نەوتی مەدعومی بڕی لە پاڵاوگەکانی کەڵک و بازیان کە ئەو کاتە بەنزینیان بەرهەمە هێنا بە سیعرێکی کەم کە 500 دینار بوو ئەفرۆشرا بە خەڵک ئەوە نەما نەوتەکەی ئەدرا بە نانەوا و بە کارگە و بە ئەو شوێنانەی کە دامەکران گازوایلەکەی برا بۆ مەحەتاتی کارەبا حکوومەت هەموو ئەمانەی بڕی هەمووی کردەوە ناو تەنکی و ناردێ دەرەوە بەمە کارەبا باشەکەن بەوەیان ڕاستیان نەکرد بەمەشیان هەر ڕاستیان نەکردووە و خەڵکی کوردستان دڵنیا کەم ئەمانە هەتا دزی هەبێ هەتا تاڵانی هەبێ بیر لە باشکردنی کارەبا ناکەنەوە چونکە مەزدەرێکی گەورەی دزی و تاڵانی و گەندەڵی بریتە لە کارەبا لە چ ڕوانگەیەکەوە لە ڕوانگەی ئەوەی کە هەندێک کۆمپانیای خۆیان هەیە زۆر مستەفیدن لەو خراپبوونی لەو خراپیەی کارەبا بۆیە نایانەوێ باشیکەن و ناشیانەوە تێچووی زیاد بدەن خەرجی زیاد بکەن لە پێناوی ڕووناکردنەوەی هەرێمی کوردستانە بۆیە پارەکە بە مۆڵیە بن و مەجبور نین ساڵانە 3-4 میلیارد دلار بدەن بە گازوایل و سیانەی مەحەتات و چاکی بکەن ئەگەر نا ئێستا مەحەتەی بازیان ئەگەر هەرێمی کوردستان سوتەمەنی بداتێ ئەتوانێت کارەبای سلێمانی و دەوروبەریشی تەواو باش بکە بەڵام نایەنەوێ حکوومەتی هەرێمی کوردستان نەهاتووە بۆ ئەوەی کە بیر لەوە بکاتەوە چۆن ژیانی خەڵک باش کە هاتووە بیری لەوە دەتوانرێت بە ئاسانی حکوومەت مەبەستی کۆمەڵێک چارەسەر بکرێت ئەم کێشەی کارەبای کاتژمێر بە دڵنیاییەوە هەم تێچووەکەی کەمترە هەم کۆمەڵێک مەحەتە دروست کراون کە هەندێک کۆمپانیا لە ئیمکانیەتی خۆیان دروستیان کردووە گرێبەستیشان لەگەڵ حکوومەت هەیە حکوومەت پابند نەبووە بە جێبەجێکردنی گرێبەستەکە بە پێدانی غازەکە بە پێدانی سوتەمەنیەکە سوتەمەنی کەمەدات و بڕۆ ئەو وێزگەی کارەبایانی کە ئێستا کارەبا دابینەکەن هەندێکیان لەبەر سیانە نەکردن مەترسی وەستانیان هەیە بە یەکجاری کە کارەبا خراپتر ببێ بۆیە ئەمانە بەهانە نین بۆ ئەوەی گرێبەستێکی ناڕوون و ناشەفاف بکەن و دوای 2-3 ساڵ پێمان بڵێن وەڵاش کاتمان لێکراوە لەسەر بڕگەیەکی و 2-3 میلیارد دلاری تر بهێنن بەسەر خەڵکە ئەمە کارە ساتە گەورەکەیە چونکە ئێمە بڕوامان وایە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانم گرێبەستانە ناکرێت لە بەرژەوەندی گیرفانی چەند کەسێکی بەرپرسی تاڵانچی ئەم وڵاتە ئەم گرێبەستانە ئاکرێ وە شیرینێکەشی وەرەگیرێ بۆ خۆیانەی خۆن و هەڵستنە سەر پێ و نەکبەتیەکەشی بۆ خەڵکەمێنێتەوە و باجەکەشی خەڵکەیدا ناوبڕێکمانێ دوای ناوبڕەکە دەگرم وڵای بەڕێز بەڵێ بینەرانی بەرز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە
کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریێزیان بەخشەکانی تێدا نییە ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی ڤیتا نهێنی خواردنە بەتامەکانی سەر سفرەکەت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕێز کاک سۆرن سەبارەت بەوەی کە بۆچی ئێمە دەبینین مەسەلەن پەرلەمانتاران بە شێوەیەکی گشتی ئەگەر ئەم جۆرە گرێبەستانە ناشەفافێتیان تێدایە و پەرلەمان ئاگای لە نییە بێدەنگن ڕەنگە بەشێکی پێوەست ببەوە کە هێشتا لیژنەکانی پەرلەمان دروست نەبووە و هەر لایەنەش یا هەر فراکسیۆنەش سیاسەتی حیزبەکەی و فراکسیۆنەکەی تعبیرەکە لە بەدەنگ هاتن و بەدەنگ نەهاتنی ئەندامەکانی ڕەنگە هەندێک پێکهێنانی حکوومەت وای کردبێ کە مڕاعات بکەن یاخود قسە نەکەن یاخود مەرجنیە وەک جاران قسە بکەن هێشتا دەست بەکاری پەرلەمانی بە فعلی نەکراوە ڕاستە سەرۆکایەتیەکە هەڵبژێراوە بەڵام لیژنە هەمیشەیەکان ئەساسی کاری پەرلەمانی بەڕێستانە وەکو جاران دەبن کە بەرەز ڕەنگە دەڵێ هەندێک خەڵک وەکو جاران قسەنەکە هەرکەس نوێنەری خەڵکی کوردستان بێت بە دەنگی خەڵکی کوردستان چوو بێتە ئەوێ بۆ ئەوەیە داکۆکی لە مافەکانیان بکە و بۆ ئەوە چووە کە چاودێری حکوومەت بکە لە گەندەڵیەکانی بپرسێتەوە و لێپرسینەوە بکە و بێدەنگی بۆ پەرلەمانتار خۆکوشتنە ڕازیبوونە بەوە مستەم و نادادی کە هەیە بۆیە بەڕاستی پەرلەمانتار دەبێت لە بریەوەی خەڵک هاواری لێ هەڵسێ ئەو بەردەوامە بێ هاوار بکە لە بریەوەی کە خەڵک شەڕ بکە دەبێ ئەو بەردەوام لە شەڕی مافەکانی خەڵکا بێ ئێمە هەروە هاتوین و هەرواشە بین باشە بەس سەبارەت بە خەڵکی و ناوچانە کە ئەو گرێبەستە لە چەمچەماڵ و کۆرمۆ و واژۆکراوە 20 ساڵە لە ڕووی خزمەتگوزاری و ئاوەدانی وێنەی خەڵکی و دەڤەرە هەتا قزای چەمچەماڵی سوودمەند بوون یعنی لەم غازێک کە لەم ناوچەکەیاندا هەیە نەک چەمچەماڵ هەموو ئەو ناوچانەی کە نەوتیان لێ بەرەم هێنراوە نەوتەکەیان چەند ساڵا فرۆشرێ خۆیان زەرمەندی یەکە من ناوچەکە کەمترین خەڵکیان ڕەنگە هەندێکیان هەر خەڵکیشیان وەرنەگیرا بێت لە کۆمپانیایەک بەکرێکاریش لەو ناوچەیە دووکەڵەکەی بۆ ئەوانە پیسبوونی ژینگەکەی بۆ ئەوانە پارەکەشی بۆ کۆمەڵێک بەرپرسی تاڵانچیە کە بەداخەوە ژیانی خەڵکیان بەلاوە گرنگ نیە تەنانەت ئەو مەرگە سپی کە ساڵان لە شەڕی داعش زیاتر خەڵکی ئێمە تیایدا دەبێت بە قوربانی بەشی زۆری بەهۆی خراپی ڕێگاوبانەکان بەهۆی جوڵەی تەنکەرەکان و نەوتەوەیە کە ڕێگاوبانەکان وای لاتوە لە کاتێکە هەموو تەنێک لەو نەوتەی بە تەنکەرە ڕواجە نەوتی ڕەشە هەرچیەکە نەوتی قورسە $7 حکوومەتی هەرێم وەرێگرێ بۆ چاکردنی ڕێگاوبان 1 دیناری نایە بە ڕێگاوبان تەنانەت ئەو نەوتە ڕەشەی کە ئەبێ بیا بە کۆمپانیایە کە قیر بەرەمەهێنێ و قیرێکی باش بێ بۆ جادەکان ئەوەشە دزن و بە کاڵیەی فرۆشن بۆیە بەدبەختیان بۆ خەڵک هێناوە نەک خۆشگوزەرانی ئەم نەوتە و ئەم گرێبەستانە لە هەر وڵاتێکی ترا بکرا یەکەم شت خۆشگوزەرانی بۆ خەڵکەکەی پێدابی نەکراوسا دەنێردرایە دەرەوە غاز و نەوتی ئێمە گەیشتۆ تا هەموو دنیا لە ئیسرائیل و ئەمریکا و هەتاک و پاکستان و ئەفغانستان و رووسیا و هەموو ئەمانە نەوتی هەرێمی کوردستانیان سوود لێبینیوە بەڵام خەڵکی هەرێمی کوردستانە تەنها
زەرەری لە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان. باشە دیوانی موچەی پێدرێت کوا موچەی پێدرێ بۆنە دەڵێن ئەگەر نەوت نەبێ ئێمە نەمان دەتوانانی و موچێش بدەین. ئەگەر بەغدا نەبووایە حکوومەتی هەرێم 2 ساڵ بوو نەیەتوانی چارەکە موچەش بدا بەهۆی چی؟ بەهۆی ئەو هەموو دزیەی کە دەیکات. لە شەڕی داعش هەندێک لەو بەرپرسە گەندەڵە دزانە کە ڕۆڵەی خەڵکیان نەخستە پێشی خۆیانیاندا بەکوشت خەریکی دزی و تاڵانی بوون تۆزێ باش بوو. بەڵام کە شەڕی داعش نەما جارێکی تر هاتنەوە خەریکی جۆرێکی تری دزین لە ناو خەڵک و وەرگرتنی سەرانە و دانانی بازگە و خاڵە سنووریەکان دانانی واشت و ئێستش لە خاڵە سنووریەکانە هەر یەکە شتێکی داناوە بە شێوازی جۆرا و جۆر سەرانە وەرەگرن و پارە لە خەڵکە سەنن لە سیاری بار هەڵگر و لە هەموو ئەم شتانە. بۆی ئەوانە بۆ چاکردنی ژیانی خەڵک نییە و موچە ئەسڵەن ئەوان لە ماوەی ساڵانی ڕابردووە کابینەی هەش زۆرترین پارەی موچەخۆری بردووە نەک موچەی داوە. توانی بڵێ هەرێمی کوردستان نەوتی بکڕایە بیفرۆشتایە تۆ قازانجی زیاترەگرت لەوەی نەوتی خۆی بفرۆشە و پارەکەی بدزێ. بەڵێ ینی پێ دوای هەر دزراوە یان بۆی کەم و کوڕی گرێبەستەکانە نەتوانراوە بۆ نمونە ئەو بڕەپارێ دەستکەوێت کە پێویستی تاوا بوو چێ خۆی گرێبەستەکانی هەرێمی کوردستان ناڕوون و ناشەفافە. پەرلەمان ئاگای لێ نەبووە لە هیچ قۆناغێکە. جگە لەوە جیاوازەیەکی زۆر هەیە لە نێوان گرێبەست لە هەرێمی کوردستان لەگەڵ گرێبەست لە عێراق. باش هەندێک کۆمپانیا هەن ئێستا هەر بوون بە خاوەنی بیرەنەوتەکان لە هەرێمی کوردستان. گنێڵ ئێنێرجی تورکی هەندێک کۆمپانیای تر هەر خاکەکەیان کڕیوە پێیان فرۆشتون. یعنی ئەوە نییە هاتبن نەو دەربێن و حەقدەسی خۆیان هەڵگرن. بۆیە دەبینی لە سێمانگی کۆتایی ساڵی ڕابردوو لە راپۆرتی پێنجەمی دیلۆی تا کاتێکاڵێ ئێمە هەر بەرمیلێ نەوتمان بە 63 دۆلار فرۆشتووە. باشە ئەوەی کە دراوەتەوە بە دارایی هەرێمی کوردستان 32 دۆلار 33 دۆلار 35 دۆلارە لە هەر بەرمیلێک ماوەتەوە بۆ هەرێمی کوردستان. ئەم پارەی تر چی لێ هات؟ ئەی لە سەڵات چەندی بۆ خەرجی ڕۆشتووە؟ لە 145 پارەی نەوت نایەتەوە دارایی هەرێمی کوردستان بە ناوی جۆرا و جۆرەوە ئەبرێت کە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە. ئەمە تاڵانکردنی ئەم وڵاتە و فرۆشتنی ئەم خاکەیە. فرۆشتنی خاگەرەوە نییە شنگال و خورمات و کەرکووک تەسلیم کەیت. فرۆشتنی خاگەوەیە کە نەوتەکەی ژێ ناوی ناو خاکەکە بە خاکەکەەوە بفرۆشی داهاتەکەی بۆ ئەو خەڵکە نەبێت کە لەسەر ێژی لە کاتێکە نەک ئەوەی ئێستا لەسەر ئەم خاکاژی مافی لەو نەوتە هەیە. نەوەکانی داهاتوشمان دەبوو سندوقێکیان بۆ دا بنرێت لە هەر بەرمیل نەوتێک بڕێک لەو پارەیە بخرێتە ئەو سندوقە بۆ نەوەکانی ئایندا کەچیوانی نەوەکانی ئێستاشیان دزیوە. ئەوە خاکفرۆشیە. مەترسیدارترین خاکفرۆشی ئەوەیە کە چەند ساڵێکی ترە بینی چۆن نەوتی ژێرزەوی و یەدەگی هەرێمی کوردستان بە گازە سروشتیەکەیەوە ئەمانە تاڵانیان کردووە و بیرەکانیان هەموو وێران کردووە چونکە زەختی لێەکەن زۆرترین هەناردەی لێ بکەن زۆرترین بەرهەمی لێ بەرهەم بێنن بۆی زۆرترین پارەیان دەست. باشە بەس ئەم ڕێکەوتن لە کاتێکدا مەسەرەن باز لە ڕێکەوتنی گفتوگوی نێوان هەرێم و بەغدا لەسەر مەسلەی نەوت و غازیش دەکرێت. ینی پێ دوایە کێشەکان نێوە هەرێم بەغدا قۆتر پات و مەسەر ئەم ڕێکەوتنە کە بۆ ماوەی 20 ساڵە هیچ پامێک شتێک لێ دەخوێنرێتەوە بۆ بەغداد؟ منی زانیاریەکەم لەسەرەوە نییە کە ئایا لەسەر شێوازی گرێبەستەکانی هەرێم کردوێتی و ئایا هەرێم کە ئێستا باز لەوە کرێ پارەی بەغدا گەیشت بێتە هەرێم یادەگات بە پێی یاسای بودجەی 2019 عێراق ئایا هەرێم نەوتەکە تەسلیمەکات یان تەسلیمی ناکات چکە دەبێت ڕۆژانە 250,000 بەرمیل تەسلیم بە سۆمۆ بکە. ئەگەر ئەوەش بکات تەنها لە هەناردەی نەوت بە بۆری 150,000 بەرمیل زیاتری تری بۆ ئەمێنێتەوە کە ئەوە خۆی فرۆشیە. من ئەویان نازانم حکوومەتی ئێستا و ئایندەی هەرێم چۆن مامەڵە لەگەڵ ئەماکە ئایا بە پێوەستەوەی کێشە دروست ناکە لە نێوان هەرێم و بەغدا کە چۆن نەوت ئێستا لەمە دووە باس لەوە دەکرێت کە مەسەل حکوومەت نیازی وایە حکوومەت هەرێم لە 2020 غاز
غازی سروشتی ڕەوانەی تورکیا بکە و بۆ مەستەش ڕێکەوتنێکی لەگەڵ ڕۆژنەفت کردووە بۆ دروستکردنی بۆری گواستنەوەی غازی سروشتی. ئەمە کێشەیەکی تر دروست ناکات بە لێ هەرێمی بەغداد. ئێمە لە ڕابردووە کێشەمان لەگەڵ بەغدا لەسەر پرسی نەوت بووە تا ئەو کاتێک کە لە ڕیفراندۆمە تەقێتەوە کێشەیە بەردەواممان لەسەر تەسلیم نەکردنی مەسلەی نەوت بووە بە بەغدا. لە ئایندەیە چۆن ئەمێنێتەوە من جارێ بەرچاوم ڕوون نییە حکوومەتە ڕێکەوتنی چۆنە لەگەڵ بەغدا و بەغدا چۆن مامەڵە لەگەڵ ئەوە کا هەرێم بە کەیفی خۆی ئەم گرێبەستانە بکە و نەوت بفرۆش. باشە بەرچاویش دڕوون نییە بەوەی کە لەم کابینەیە و لەسەر سندوقی کوردستان بۆ داهاتە نەوت و غازیەکان کە وەکو پەرلەمان لە 2015 پەسەندتان کردووە کە سندوقێک دابنرێ بۆ داهاتی نەوت و غاز دابمەزرێ و داهاتەکەی بچێتە ناوی. ئێمە لە کارنامەی لیستەکەشمان جەختمان لەوە کردوێتەوە کە دەبێ ئەم سندوقە دروست بکرێ بە پێی یاساکە دەبێ سەرۆک و ئەنجومەنی بەڕێوەبردنەکەی بێن و متمانیان پێ بدرێ و دروست بکرێ. بەڵێ ئێمە جەختمان لەوە کردوێتەوە بەڵام دوجار ئەگەر لە دەستێکی ئەمینان نەبێ خۆ و پارە لای وەزارەتی سامانە سروشتیەکان بێ دیار نەبێ و لە سنووقەکەش بێ هەر دیار نەبێ لە بەرەوەی لە دەستێکی ئەمینانیە ڕەنگە جیاوازیەکی وا دروست نەکا. بۆ ئێمە زەختەکەین کە ئەمە لە دەستێکی ئەمینا بێ و ئەنجومەنێکی هەیە کە پێک دێت لە خەڵکانی تر بۆ چاودێری ئەو داهاتە نەوتی و گازیانەوە بۆ هێنانی بۆ هەموو داهاتەکان بهێنرێتە ناو بودجە وەزارەتی سامانە سروشتیەکان مافی سەرفکردنی پارەی نیە. باشە پێ دوێ ئەم جارە دەبێت ئەو ڕۆڵە بە وەزارەتی دارایی بدرێت ینی لەمە دوای وەزارەتی مەسەن سامانە سروشتیەکان پارە نەدا بە وەزارەتی دارایی وەزارەتی دارایی خۆی ئەو ڕۆڵە ببینێ. خۆی ئەوە فەزیحەیەکی گەورەیە کە حکوومەتی هەرێم لە ڕابردووە تا ئێستا کردوێتی ئەوژەوەیە کە وەزارەتێک خۆی نەوت دەربێنێ خۆی نەوت بفرۆشێ خۆشی پارەکەی سەرفکە. فەزاحەتە گەورەکە ئەلێرایە بە پێی یاسای سندوقی داهاتە نەوتی و گازیەکان سەرجەم ئەو داهاتانە دێتەوە سندوقەکە و دەچێتەوە یاسای بودجەی ساڵانە. بەڵێ بەس پێ دوێ ئەمە کۆتایی پێدێ کە لەم پێشبین دەکرێت کۆتایی لەم کابینێ چونکە ئێستا بۆ سێ جار وەزیری دارایی باسی لەوە کردووە کە تەنها 378 ملیار دێتە ناو مەسەلەن وەزارەتی دارایی 600 ملیار مەسەلەن نەوت دەفرۆشێ بەڵام نزیکەی ئەوەندە دێتە وەزارەتی دارایی. بە پێی راپۆرتەکەی دیلۆید هەموو مانگێک هەرێمی کوردستان بای 757 ملیۆن دۆلار نەوتی فرۆشتەوە بەس بە بۆری. لە 145 ئەم پارەیە نەهاتۆتەوە دارایی. بۆی ئەوەشی کە لە موچە دەستکاریە کرا لە ساڵی 2010 و تا ئێستش کە من و تۆ قساکەین هێشتا 11 مانگی ساڵی 2010 بە دەستکاری کەمێکی پاشەکەوتەوە توانیوانە موچە دابین بکەن هێشتا مانگی 12یان لا ماوە کە ئێمە پێدەنینە چارێکی یەکەمی مانگی ئازاری ساڵی 2019. ئەوان ڕەنگە چاوەڕێوە بکەن کە لەگەڵ بەغدا و پارەیان بۆ بێ پارەکەیان باشترە بێ و زۆرترە بێ و دەمێکە حکوومەتی هەرێم دەیتوانی موچەی تەواوەتی بە بەوەی لە بەغداوە دێ بەوەی خۆی دەیفرۆشێ بە داهاتی ناوخۆ زۆر لە جاران کە پێش قەیران بوو حکوومەتی هەرێم داهاتی باشترە بەڵام فێری ئەوە بوون کە خەڵک ڕازی بکەن بەم چارەکە موچە بە تاخیری. ئێستا گەر ئەم موچەیە کە تۆزێ دەستکاری کراوە زووتر لەوادەی خۆی بیدەن خەڵک ڕازیە ئەوان هاتن ئەمەیان تاقی کردەوە بۆیان چووە سەر. بەڵە بەزە مانگە دواخراوە سە باز دوورکەی بۆ مەسەلەن دەی مانگ ئەمڕۆ وەزارەتی پێشمان ڕوونکردنەوەیکی بڵاو کردووە کە باسی وەکت پێشتر 5 مانگ وەزارەتی پێشمەرگە موچەی وەردەگرت ئەم جارە دواخراوە بۆ دەی مانگ. بە پێی زانیاری من چاوەڕێ ئەو پارەی بەغداکەن کە ئەو 522 ملیار دینارەی بەغدا بێت ئەوە وەزعیان باشترە بێ ڕەنگە ئەم کابینەیە کە لە کۆتایی تەمەنیایەتی فەزیحەی بڕینی موچەی خەڵک لە ماوەی 4 ساڵە لە ئەستەوەی خۆی بکاتەوە بڵێەوە من چاکێکەم و مانگێکیش موچەی تەواوەتی بدا و جێی بێڵێ بۆ کابینەی داهاتوو. باش ینی پێشبینی دەکەی کە سپەی کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانە ینی لەسەر مەسەلەی موچە ینی ئەم لا ببرێ یاخود بڕێڕێک لەو بارەیە بدرێت. پێشبینی یەکەم کە بڕیارێکی نوێ دەربکەن
بینا لەسەر ئەو پارە تازەیە کە بە پێی یاسای بودجە دێ کە هیچ بەهانەیەک نییە بۆ لانەدانی پاشەکەوت. بەڵام دەبێت خەڵکی کوردستان ئەوەی لەبیر بێ 14 موچەی تەواوەتی خەڵکی کوردستان لای ئەم کابینەیە 14 موچە کە کاتە 10 میلیارد دۆلار لەگەڵ موچەی پاشەکەوت کراوی ساڵی 2015 و 16 و 17 و 18 کە بە کۆی گشتی 22 میلیارد دۆلاری موچەی خەڵک لە ماوەی ئەو 4 ساڵە لای کابینەی هەشتا. ئێستا خێر بە خەڵک ناکە ئەگەر بێ بڵێ وەڵا من پاشەکەوتم لا برد و ئەوە دەستکەوتە، ئەوە فەزیحەیەکی گەورەیە. ئەو کاتەی پاشەکەوت لابەی ئەبێت بەڵێنی ئەوە بدەیت کە 22 میلیاری موچەی فەرمانبەرانی لە ئەستۆیە چۆن ئەوە دەدەیتەوە کە ئەوە بە ناقانونی کراوە، بە قانونی لە ئەستۆیانە و لە ئەستۆی ئەم کابینەی ئایندەش لا ناچێ. ئێمە دەست لەوە هەڵناگرین. حکوومەتی هەرێم 22 میلیاری موچەی 4 ساڵی خەڵکی لایە بە پاشەکەوت و بە موچەنەدانەوە کە موچەنەدانی 14 مانگە، هەر 14 مانگی 4 ساڵ موچەیان لایە بە تەواوی نەیانداوە بە خەڵک. بۆ ئێوە دەستکەوت نییە بێن لە ڕۆژی هەینیا بە پەلە کۆ ببنەوە بڵێن پاشەکەوت. پەیوەندی بە ململاری نێوان نیسیمان بارزانی وەکو سەرۆکیم کابینی و مەسرور بازان کاندیدی داهات شۆ ینی بۆی نەبێتە دەستکەوتێک بۆ کابینی داهات و ئەگەر لا ببرێت. من نازانم ململانەیەیان نا، بەڵام ئەوەندە ئەزانم کە دەمێکەیان توانی ئەمە بکەن کە نەیان کردووە هەر پارەکەیان بردووە بە ناوی پاشەکەوتەوە. و ئێستا ئەیانەوێ لە کۆتایین ڕۆژەکانی تەمەنی ئەم کابینا بڵێن ئێمە پاشەکەوتمان لادا کابینەی ئایندە چی لێەکە ئێمە مەسئول نین. بەڵام ئەوان مەسئولن لە ئایندەشە و مەسئولن لە پاشەکەوتەکەش و 22 میلیارد دۆلاری خەڵکیان شکستێکە و بۆم کابینێ دەمێنێتەوە ئەگەر لای نێبن. ئەوە ئەگەر ئەوانەی کە لە حکوومەت پێک دێن و بەشدارە بن لە حکوومەت ئەبێ جوابیەوە بدەن و چی بە خەڵکەڵێن. نامەبەستم بۆ کابینەی ئێستا ئەگەر لای نەبن شکستە بۆوان. ئەوان 22 میلیاری خەڵکیان دزیوە بێ لە پارەی مفتی نەوت، بێ لەو هەموو تاڵانی کردویانە، بێ لەو هەموو ناشەفافیان لە موچەی گیرفانی خەڵکە بۆ 22 میلیارد دۆلارە ئێستا لە گیرفانی خەڵکا بووە لەو 4 ساڵە ئەوان دزیویانە. ئەمە لە دزیانی بۆ پاشەکەوت. پاشەکەوت یانی چی؟ ئەی کوا پاشەکەوت هەبێ لە شوێنێکە لە حساب بانقیەکە خەڵک هەی بێ ئێستا بچێت حکوومەتێک ئەوەندە مجریم بێ پارەکەی تۆی لە موچە بڕی بێ بەڵام حەقی خۆشی بە زۆر بە نەقدی لە تۆ بسەنێ. ئامادە نەبێت لە پاشەکەوتەکەی تۆ کە 22 میلیارد دۆلارە حسابێکی بۆ بکاتەوە ڕقەمێکە باتێ بڵێ پارەی ئاو و کارەبا و غەرامە و هەندێکشت لەو پارە وەرەگرم. باش ئێوە دزی نەبێت چییە؟ باشە دو پرسیارم زۆر بە کورتی ینی بۆچی دوای 28 ساڵ لە ڕاپەڕین یعنی ئێستا خەمی گەورەی خەڵک بۆ ئەوەی کە موچەکەی باش بکرێ ینی چاوەڕێی ئەوە بین کە ئێمە بەیانی مثلە کۆبوونەوە بکرێ موچەی خەڵک باش بکرێ. ئەزانی ئەمانە سوودیان لەوە بینی زیندانیەکانی بەعس چۆنە ڕێک هاتن زیندانیان لەسەر و ڕیتمە دروست کردەوە. بەعس جاشی دروستە کردەمان هاتن سی خوڕ و چەکداریان دروست کرد بە ناچاری ئەوان بەپارێزێ. بەعس چی کرد ئەمان هاتن تکراریان کردەوە. خەڵکیان ناچار کرد چۆن زمانی بەعس خەڵک قبوڵی بوو نەیگرن و لە ئەمن شەلاقی کەن. ئێستش خەڵکیان ناچار کردووە چاوەڕێوە بکات کەی موچەی مانگی 12 لە مانگی سێە لە ناوەڕاستی سێ و کۆتایی سێیا بدەنێ. ئەمە ئەزمون وەرگرتنە لە حکمێکی بەعسیانەی فاشیست خراپتر چونکە بەعس ئەگەر زوڵمی شێ کرد بەڵام موچەکەشێدا و ئارد لە سەردەمی حزبی بەعس هەرزانتر بوو لە سەردەمی دیموکراسی ئەمانە. بۆ لەبەرەوەی پارەی نەوتەکە چەندێکێدا بە چەک ئەوەندە شێدا بە ژیانی خەڵک بۆەوەی کە لانی کەم خەڵک بژی ئەیشی چەسانەوە کوڕەکەشی عدامە کرد پارەی فیشەکەکانیشی لێ سند بەڵام کارەبایەدایە ئاوێدایە وەکو ئەم ژیانی ئەمانە نەبوو بە ناوی کوردایەتی و دیموکراسیەوە ئاوایان کرد بەرهەمی ڕاپەڕینیانەموو کرد بە ڕابواردن بۆ خۆیان. ئەوەشی کە ئەمە مایەوە کە بینیت کولەمەرگی و سوال و
ڕەزیلکردنی خەڵکو و زەلیلکردنی خەڵکو و هەمان زیندانەکانیان هەیە و هەمان شێوازی بەعسیانە لە زۆر لە تەسەڕفی زۆریانە هەر بەردەوامی هەیە و ئیدامەی هەیە. ئەوەندەیان دزی و تاڵانی کردووە ئێستا چیان پێ بڵی پێیان عیب نییە ئەمایان ناوناوە ئازادی. ئەو ئازادی نییەوە بێعاری ئەوانەکە دزن و خەڵک پێیان ئەڵێ دز و جورئەتیان نییە بێنە ڕوو چونکە دزن. ئەوە مانایەوە نیە ئازادی زۆرە، مانایەوە دزی زۆرە، مانایوایە گەندەڵی زۆرە، مانای وایە فەزاحەت زۆرە لە ڕویان نایە خۆیان پیشانی. مەسەل بە کورتین لاس شەخەمیشەوە دروست بوو کەسێک کە مەسەڵەن گەندەڵ لێ خەڵک دەڵێن باش دەی خوارد ینی هۆش دروست بووە. لای ئەوان ئاساییە چکەوان خوێنی شەهیدانیان بەفی ڕۆداوە وەفایان بۆ دایکی شەهید نەبووە بۆ ڕۆڵەکەی نەبووە وەفایان بۆ خەڵکی ترچیە کە نانیشیان خواردو لە بەرچاویشیان نەبووە. بەڵێ سوپاس بۆ بەڕێز سوێرا عومەر نای پەرلەمانی کوردستان کە لەم بەرنامەی لەگەڵ ماوی سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ.